لە دوای تێپەڕبوونی نزیکەی 6 مانگ بە سەر هەڵگیرسانی جەنگی ئێران لە ئێستادا ناکۆکی لە نێو بازنەی بڕیاربەدەستانی ئەمریکا لەبارەی بەردەوامبوون یاخود گەڕان بە دوای دەرچێک بۆ کۆتایی هێنان بەو جەنگە سەری هەڵداوە ئەو ناکۆکیانە هەڵسەنگاندنی ئۆپراسیۆنە سەربازیەکانی تێپەڕاندووە. فەرماندەکانی سوپای ئەمریکا هۆشداری دەدەن لەوەی کە هەر بەرەنگاربوونەوەیەکی درێژخایەن دەبێتە هۆی کەمبوونەوەی کۆگای چەک و موشەکەکانی ئەمریکا بەتایبەت ئەوانەی بۆ پاڵپشتی قەوارەی زایۆنی و ئۆکرانیا تەرخان کراون. بەرپرسانی کەنداویش مەترسی کەمبوونەوەی سیستمی بەرگری ئاسمانیان بۆ هێرشی بەرفراوانی ئێرانی ئەگەر بیکاتە سەر ژێرخانی وزەی ناوچەکە بەلایەنی ئەمریکی گەیاندووە. ژمارەیەک لە بەرپرسانی ئەمریکا هۆشداریانداوە لەوەی کە هەندێک لە بژاردە سەربازیەکان کە خراونەتە ڕوو بۆ زیادکردنی هێرشەکان بۆ سەر ئێران ئەنجامی پێچەوانەی دەبێت و هێرشی ئاسمانی تەنها بەست نییە بۆ هێنانەدی ئامانجەکان سەرباری ئەوەی زیادکردنی هێرشەکان تێچوویەکی زیاتریشی دەوێت. جەنەڕاڵ دانکین سوپاسالاری هاوبەشی ئەمریکا بە ژمارەیەک لە گەورە ڕاوێژکارانی سەرۆکی وڵاتەکەی ڕاگەیاندووە واشنگتن پێویستی بە دۆزینەوەی ڕێگەچارەیەکە بۆ دەرچوون لە جەنگی ئێران. جەنەڕاڵ دانکین باسی لەوە کردووە کە هێرشی ئاسمانی بە تەنها توانای هێنانەدی ئەو ئامانجانەی نییە کە سەرۆک دیاری کردووە. سوپاسالاری ئەمریکا لەگەڵ جەیدی ڤانس جێگری سەرۆک و مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوە و جۆن ڕاتکلیف بەڕێوەبەری هەواڵگری ناوەندی لەبارەی دەرەنجامەکانی بژاردەی سەربازی و ئەگەری دەرچوون لە جەنگی ئێران وەک هەوڵێک بۆ هەمانگی و یەخستنی هەڵوێستەکان گفتوگۆی کردووە. دانکین و بەرپرسانی دیکەی ئەمریکا تێبینیان هەبووە بەرامبەر باوەشاندنی گورزی سەربازی بەهێز لە ئێران لە ترسی ئەوەی زیادبوونی هێرشەکان دەرەنجامێکی وای لێ بکەوێتەوە کە نەتواندرێت کۆنتڕۆڵ بکرێت. لە کاتێکدا دۆناڵد ترامپ ئامادەی دەربڕیوە لەسەر زیادکردنی هێرشەکان بەڵام دواتر پەشیمان بووە. لەلاکی دیکەوە پسپۆڕان و چاودێرانی سیاسی جەخت دەکەنەوە بژاردەی سەربازی هیچ کام لەو ئامانجانەی بەدینهێنا کە کۆشکی سپی هەوڵی بۆ دەدا. دۆناڵد ترامپیش دەرکی بە شکستی بەکارهێنانی بژاردەی سەربازی بەرامبەر ئێران کردووە و گەیشتووەتە ئەو بڕوای تەنها هێز نابێتە هۆی گۆڕینی واقعی مەیدانی. سەرەڕای هەموو ئەو هۆشداریانەش وا دەرناکەوێت ترامپ ئامادەبێت با تەواوەتی دەستبەرداری فشاری سەربازی بەرامبەر ئێران ببێت. چەند جارێکیش هەڕەشەی بە ئامانجگرتن و لێدانی ژێرخانی وزەی ئێرانی کردووە. لەگەڵ ئەوەشدا پێشبینی ناکرێت ئەو هەڕەشانە ببنە هۆی ئەوەی ئێران هیچ سازشێک بکات و لاڵبێستەکانی پاشگەز بێتەوە. بە پێچەوانەوە چوارچێوەی شەڕەکە فراوانتر و ئامانجەکانیشی بۆ دامەزراوەکانی وزەی وڵاتانی کەندا و فراوان دەکات و هاوپەیمانەکانی ئەمریکا دەخاتە بەر مەترسی زیاتر.